ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ڕێزان سڵای خۆی پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆ کۆتا بابەتمان هەیە لەسەر زنجیرە باسی هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. لەوانەی ئەمڕۆیە پشتیان بەخوای گەورە قسە لەسەر دوو تەوەرەکەین. یەکێک لەوانە هەڵبژاردننی ڕەگەزی مناڵە، ئەوەی تریشان بابەتی ئەندازەی بۆ ماوەییە. دیارە هەمومان نەزانین، یعنی ئێستا زۆرێک لە کەناڵەکان شەوانە پڕۆپاگەندە و ڕیکلام بۆ نیشتەرگەری یا بۆ کۆمەڵێک تیمی پزیشکی ئەکەن کە دێنە ئەم شارە و ئەم وڵاتە و کارەکانیان بریایتەیە لەوەی کە دیاریکردنی ڕەگەزی مناڵ، ینی بۆ نمونە باوکەکە یا دایکەکە حەزیان لە چ مناڵێکە، حەزەکە مناڵەکان کوڕ بێ یا کچ بێ، ئەم تیمانە کار لەسەر ئەوە ئەکەن. طبعاً ئەمە خۆی بۆ خۆی کۆمەڵێک بنەما و کۆمەڵێک ڕێکاری شەرعی و کۆمەڵێک ڕێکاری یاسایی و زانستی خۆی هەیە. لە دێر زەمانەوە، یعنی لە زەمانی یۆنانیەکانەوە 500 ساڵ پێش میلاد، ئەبۆقراط کاتی خۆی لە کتێبی کۆرپەلەیە باس لە مۆزوعە ئەکا. طبعاً ئەوان بۆ عیلمە بیدائیی کاتی خۆی هەیان بووە، تەنزیریان بۆ ئەم بابەتە کردو. ئەبۆقراط پێی وایە کە ڕەحمی ئافرەت دوو بەشە، بەشێکیان لای ڕاستەوە بەشێکیان لای چەپە. ئەڵێ ئەگەر مناڵ لە لای بەشی ڕاستی ڕەحما دروست بێ ئەبێ بە نێرینە، ئەگەر لە لای بەشی چەپی ڕەحما دروست بێ ئەبێ بە مێینە. بۆیە ئەو ئامۆژگاری ئافرەتەکانەکە لە دوای کاری جوودبوون لەگەڵ هاوسەرەکانیان لەسەر لای ڕاست بخەون، بۆ ئەوەی کە مناڵی لای ڕاست لە ڕەحما دایمە نێرینە دەرەچێ. هەروەها قەناعەتی وا بووە بەوەی کە هەوا کاریگەری هەیە، یعنی بۆ نمونە پێی وا بووە ئەگەر کاتی جووتبوون بای باشوور هەڵبکە مناڵەکە نێرینە ئەبێ، ئەگەر لەو کاتەیە بای باکوور وجودی هەبێ ئەو کاتە مناڵەکە بێ بەمێینە. جالینۆس شێوازێکی تە تەنزیر بۆ ئەم مۆزوعاکە، ئەو پێی وایە باتووی پیاو بەشی ڕاست و بەشی چەپی هەیە، بەشی ڕاستی مناڵی نێرینی لێ دروستە بێ، بەشی چەپی مناڵی مێینی لێ دروستە بێ. لەبەرەو کاتی خۆی لە دێر زەمانەوە فەلاسیفەکان، چونکە ئەمە خواستێکی مرۆڤ بووە، ئەمە ئەومان پێڵێ کە مرۆڤەکان خولیایەک لە خولیاکانیان ئەمە بووە، جیاوازیان کردووە لە نێوان ڕەگەزی مناڵەکانە، ڕەگەزێکیان پێ باشتر بووە، پێ ئەولاتر بووە لە ڕەگەزەکەی تر. قەناعەتێکی تری هەڵا هەبووە بەوەی کە ئەم کارە پەیوەستە بە خودی ئافرەت خۆیەوە، واتە ئافرەت بەرپرسیارە لەوەی مناڵ نێرینە دەرەچێ یا مێینە دەرەچێ. بۆیە عەرەبەکان ئەگەر کوڕیان نەبووە چژنەکانیان تەڵاقەدا لێیان جیابوونەوە، یا گلەیی و گازندەییان لێکرد بۆچی کچیانە بێ. ئێسش هەر زۆرێک خەڵک قەناعەتی وایە، بۆ نمونە کابرا کە کوڕی نابێ ئەچێ ژنێکی ترێنێ، بە قەناعەتی ئەو ژنەکەی بەرپرسیارە لەوەی کە کوڕ ئەبێ یا کچ ئەبێ. ئەمە هەڵەیەکە، یعنی قورئان لەو کاتەوە کە دابوو نەریتی قوڕەیش هەڵەتەکێنێ، خۆی پروەردگار قسەی لەسەرەکە و بۆمان باسەکە بەوەی کە بەرپرسیار لەم کارە پیاوە نەک ژن. بۆ نمونە کا فەرمێ وأنه خلق الزوجين الذكر والأنثى لشي من نطفة إذا تمنى، باسی نطفەی پیاوەکە کەواتە لە چی خەڵقی کردووە؟ لە هی پیاو و ژن، بەڵام ئەوەی بەرپرسیار لە دیاریکردنی خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى، نطفەی پیاو بەرپرسیارە لەمە. یا فەرمێ ألم يكن نطفة من مني يمنى، یادی ئینسانە خاتەوە ئەم مرۆڤە ئەلم يكن نطفة من مني، ئایا ئەمە دڵۆپێک ئاو نەبووە لە مەنی پیاو یمنە، ثم كان علقة فخلق فسوى، پاشان خوای پەروەردگار کردوێتی بە عەلەقەیەک، فجعل منه الزوجين، يعني فجعل من هذا المني الذي يمنى فجعل منه الزوجين الذكر والأنثى. خوای پەروەردگار فەرمێ ئێمە نێر و مێمان لەمە دروست کردووە. ئەمەی قورئان باسێکە لە سەرەتاکانی سەدەی 20 زانایەکی وەکو مۆرگان ئەو ئەگاتە ئەم قەناعەتە لە دەرەنجامی
شیتاڵکردنەوە ئەو بۆی دەرەکەوێ ئەڵێ سبغیاتی ئافرەت کرۆمۆسۆماتی ئافرەت یەک جۆرن تەنها کرۆمۆسۆمی ئێکسن لە هی پیاوە لە سپێرمی پیاوە دوو جۆر کرۆمۆسۆم هەیە کرۆمۆسۆمێکیان ئێکسە کرۆمۆسۆمێکیان وایە چۆن بتوانین ئەم دوو کرۆمۆسۆمەسە جام بکەینەوە ئەو کۆمەڵێک خاڵی جیاواز ئەهێنێ لە بینیانە یەکێک لەوانە عادەتەن کرۆمۆسۆمی وای کە کرۆمۆسۆمی نێرینەبوونە مناڵ ئەگەر لەم کرۆمۆسۆمی تێکەڵ بێ نێرینە دەرەچێ ئەم کرۆمۆسۆماتانە ورترن لە کرۆمۆسۆمی وای لە ڕووی حەجمەوە لە ڕووی جوڵە و بزواندنەوە خێراترن لەوان لە کرۆمۆسۆمی وای خێراترن لە ڕووی مقاومەوە ضعیفترن لە کرۆمۆسۆمی وای ئەمان کەمتر بەرگەی شتەگرن کەمتر بەرگەی مەترسیەکانەگرن زووتر تیا ئەچن خاڵێکی تر ئەم کرۆمۆسۆماتانە بەریق واتە پرشنگدانەوەیان بریسکانەوەیان کەمترە لە کرۆمۆسۆمی وای ئەوانە ڕنگدانەوە و بریسکانەوەیان زیاترە جیاوازەیەکی تریان ئەوەیە کرۆمۆسۆمی وای کە مناڵی نێرینەی لێ دروست ئەبێ ئەمانە دائیمەن مائیلن بەلای مادە قەلەویەکانە سائیلە قەلەویەکانە کرۆمۆسۆمی ئێکس ئەوەی کە مناڵی کشی لێ دروست ئەبێ بەلای حاڵەتە ترشەڵۆکەکانە بەو سائیلە مائیلترن لەم ڕێگانەوە عیلم ئەتوانێ ئێستا پێمان بڵێ ئەم پێکاتەیە کە مناڵی لێ دروست ئەبێ لە خانە سەرەتایەکانە کرۆمۆسۆمەکان ئێکس وای ئەتوانین لێک جا بکەینەوە هەندێک وەسائیل هەیە بۆ ئەمە کە ئێستا زانت باسی ئەکا وەسائیلی تەقلیدی پێ ئەوترێ واتە پێویست بە تەکنۆلۆژیا ناکە بۆ نمونە جۆری خواردن بۆ نمونە کاتی جووت بوون دیاریکردنی کاتی جووت بوون بۆ نمونە حاڵەتێکی تەما پێوتێ الغەسوول الکیمیایی المەهبەلی ئەمانە حاڵەتی تەقلیدین ئەتوانێت لە ڕێی ئەمانەوە کەمێک کاریگەری هەبێ لەسەر ئەوەی کە ئایا مناڵەکە نێرینە دەرەچێ یا مێینە دەرەچێ وەسائیلی تەکنۆلۆژیشمان بۆ دروست بۆ ئێستا دێن چی ئەکەن ئەوان دێن لە ڕێگەی تیشکەوە کرۆمۆسۆمەکان جیا ئەکەنەوە کرۆمۆسۆمی وای لە ئێکس جیا ئەکەنەوە دوایی کە دڵنیە هەبن لەوەی ئەم کرۆمۆسۆمانە واین پیتاندن لە نێوان کرۆمۆسۆمی وای و ئێکسا ئەکەن کە ئەمە نیسبەی نەجاحی لە سەتانەوەتە بۆیە ئەو تیمانی کە ئەمڕۆ باسەکەن بۆ نمونە تۆ ڕەگەزی مناڵەکەت ئەتوانی دیاری بکەی فعلا نیسبەی نەجاحێکی بە قووەتی هەیە چونکە ئەوان لە ڕێگەی تیشکەوە کرۆمۆسۆمەکان فەسڵەکەن دوای کرۆمۆسۆمەکان لێگەدەنەوە ئێکس و وای لێگەدەنەوە بە تەکید نەتیجەکەی مناڵێکی نێرینە دەرەچێت لە ١٩٠ عملیەکە ناجح هەبێ یا هەندێک جار ئەمان دێن ڕێگە ئەدەن بە مناڵەکان خانە سەرەتایەکانی مناڵ ئێمە گوتمان لە دوای 12 سعات مناڵەکە خانەکان پەرتە بن ئەبن بە 2 ئەبن بە 4 ئەبن بە 8 ئەوان دێن فەخسی خانەکە ئەکەن هەر خانەیەک ئێکس وای بێ ئەوە فەسڵەکەن ئەوە تەڵقیحەکەن لە ئافرەتەکەیە یا حتا لە قۆناغی غەرسبوون لە دیواری ڕەحمیشە کە ئەبێ بە عەلەقە لەو قۆناغیشە ئەچن خانەی لێ وەرەگرن ئەگەر دەرکەو خانەکان ئێکس وایە لێ ئەگەڕن ئەگەر نامناڵەکە لەو قۆناغە سەرەتاییە لەبارە بن کەواتە ئەمانە کۆمەڵێک وەسائیلن کۆمەڵێ ڕێکارن ئەکرێ ئیشیان لەسەر بکرێ بۆ ئەوەی کە ئێمە ڕەگەزی مناڵ دیاری بکەین کە مناڵەکە نێرە یامەیە بۆچی ئامان چییە لەوەی کە ئێمە ڕەگەزی مناڵمان نێر بێ یامێ یەکێک لەو ئامانجانە بەڕێزان یعنی ئامانجی علمین ئامانجی صحین ئێستا عولەما پێمانەڵێن 5,000 جۆر نەخۆشی هەیە پەیوەندی هەیە بە ڕەگەزی مناڵەکەەوە یعنی بۆ نمونە ئەم مناڵە ئەگەر کوڕ بێ هەڵگری ئەو نەخۆشی ئەبێ کچ بێ هەڵگری نابێت لە کاتێکا مناڵی یەک باوکو دایکن بەعکسیشەوە صحیحە جاری وا هەیە کچ بێ هەڵگری نەخۆشیەکە ئەبێ کوڕ بێ هەڵگری نابێ بۆیە گەڕان بە شوێن دیاریکردنی ڕەگەزی مناڵەکەیە لەوانەیە مەبەستی ئەوە بێ کە ئەم مناڵانە هەڵگری ئەو نەخۆشیانە نەبن کە باوکو دایکیان لە ئەساسا هەڵگری کە ئەمە غەڕەزێکی شەرعیە واکرێ ئیشی بۆ بکرێ یەکێکی کە لەو مەبەستانە کە ئیشی لەسەرەکرێ ئەوەیە ڕاگررتنی باڵانس لە نێوان ڕەگەزی نێر و مێیان لە کۆمەلگاکانە ئێمە کۆمەلگای وامان هەیە بەدە زۆری کچەوە ئەناڵێنێ ئەگەر کار بکرێت لەسەر ئەوەی کە باڵانسی ئەم زۆری و کەمیە ڕابگیرێ ئایا ئەمە ئەکرێ کارێکی ناشەرعی بێ یا کارێکی شەرعی بێ یا بەعکسەوە ئەگەر هات و ڕەگەزی نێرینە زۆر بوو لە کۆمەلگاکانە ئێمە هەوڵ بدەین باڵانسەکە ڕابگرین لە ڕێگەی دروستبوونی کچەوە خاڵێکی تر حەزە باوکو دایکەکان حەزیان وایە جاری وا هەیە دایکێک 4-5 کوڕی هەیە حەزی لە کچە بەعکسیشەوە 4-5 کچی هەیە حەزی لە کوڕە لەبەرەوەیەکێکی کە لەو پاڵنەرانە لە دەوافعەکانی ئەم جۆرە کارانە ئەم جۆرە نەشتەرگەریانە ئەوەیە کە
حەزی باوکو و دایکەکان دەورە بینێ. ئێستا دێنە سەر ئەوەی ئایا ئەم بابەتە لە ڕووی شەرعی و حکمی چییە؟ خەڵک زۆر پرسیارەکە ئایا دروستە ژن و پیاوێک بڕۆن بۆ سنتەرێک داوا بکەن بۆی مناڵەکەیان کوڕ بێ یا کچ بێ. طبعا ئێلێر دوو جانب هەیە لەم بابەتی شەرعی قسەی لەسەر بکرێت. جانبێکیان عەقەدیە. لەم جانبە عەقەدیە خەڵکێک ئێستا لی ئالۆز بووە ئەڵێ باشە مامۆستا خوای پەروەردگار نافەرمێ لله ملك السماوات والأرض يخلق ما يشاء يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور أو يزوجهم ذكرانا وإناثا ويجعل من يشاء عقيما. على باشا أخوة فرمي يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور. خوا خوي أوي بيوي منالي كشي بي أدا أوي نيمي منالي كوري بي أدا. أي استا باشا بوشي علم أتواني بي مامبلي دكتورة كان أتوان بي مامبلين أم منالا كش بي يا كور بي كواتا كي أيدا أجر خوا أيدا أمانة دوريان شيء. أما برزان جودك لقصور لكورتين لتيجيشتن بوشي چونکە دائما ئێمە ئەو سیفەتانی کە خوا ئەیدینە پاڵ خوای پەروەردگار بۆ نمونەڵین خوای پەروەردگار کوڕ ئەداوە کچ ئەدا کێ کڕۆمۆسۆمەکە ئەدا لە ئەساسا بنەمای بەخشینی کڕۆمۆسۆمەکە ئێکس بێ یا وای بێ کێ خوای گەورەیە ئینسان خوای پەروەردگار کا فەرمێ ئەفەڕەئەیتم ما تمنون ئەفەرمێ ئەئەنتم تەخلوقونەه ئەم نەحن الخالقون خاڵی سەرەکی دروستبوونی ڕەگەزی نێریامێ کڕۆمۆسۆمەکانە ئێکسەوای یاوایە کێ دیاری ئەکا کێ ئەی بەخشێ دکتۆرەکان ئیشیان جاکردنەوەی دروستکردن نییە هیچ پزیشکێک ناتوانێت خەڵقی کڕۆمۆسۆمێکی وای بکاتە ئەو کوڕمان باتێ یا کچمان باتێ ئەو تەنها دێ ئەڕوانێتە ئەوەی کە خوا داوێتی فەسڵەکە فەقەت ئەمەش هیچ دژایەتیەکی نییە لەگەڵ مەفهومی شەرعا بۆ نمونە ئێمە ئەڵێن خوا ڕەزاقە باش کە خوا ڕەزاقە مانیع لەوەی ئێمە بچین بە شوێن ڕزقا بگەڕین لای خەڵک نا تۆ ئەچی تەکلیف لە خاوەنکارێکەکەی ئەڵێ حەزەکەم لای جەنابەت ئیش بکەم مەعیشەتم ناڕوا تۆ ناچی دانیشی لە مزگەوتێکا و دەست بەرزکەیتەوە بڵێ مادەم خوا ڕەزاقە تەنها ئەبێ ئەو پارەکە لە ئاسمانەوە ببارێنێ وان نییە تۆ ئەچی بە شوێن وەسائیلی ئەم ڕەزاقیەتی خوایە ئەگەڕی خوا موحییە مومیتە بەڵام بە ئەسباب موحی و مومیتە کە خوا مومیتە ئەمە ڕێگر نییە لەوەی هەندێک خەڵک هەن خەڵگە کوژن خۆ ناکرێ بکوژەکان بڵێن وەڵا خوا مومیتە ئەو کوشتێتی نا تۆ سەبەب بووی لەبەرەوە ئێمە لە ئەسما و صفاتی خوا کە تێ ئەگەین بەم کورتبینیە تێ ناگەین بەوەی کە خوای پەروەردگار ئەفەرمێ یەهەب لمن یەشاء ئیناثا وەیەهەب لمن یەشاء الذکور ئەسڵی کڕۆمۆسۆمەکە ئەوە ئەیبەخشێ ئەمانی تەدەخول ئەکەن ئەسبابن ئەم ئەسبابانە واریدە ئیشی لەسەر بکرێ بەڵێ واریدە ئیشی لەسەر بکرێ لەبەرەوە ئەمە پێی ناوتێت تەحەدی ئیرادی خوای پەروەردگار خاڵێکی تر هەندێک خەڵک دەڵێن باشە خوای پەروەردگار یەکێک لەو شتانی کە ئێمە لە شەرعا خەڵک هەڵبەت قسووری خەڵک فهمی خەڵک واتەیەگا باشە ئێمە ناڵین تەنها خوا ئەزانێکی لە ڕەحمی ئافرەتا هەیە ئەی بۆ ئێستا عیلم ئەزانێ لەو خانە سەرەتاییانەوە عیلم پێمانەڵێ کە ڕەگەزی مناڵەکە نێرە بێ یا مێ بێ بەڵگەشیان ئەوەی ئەڵێن خوای پەروەردگار فەرمێ إن الله عنده علم الساعة وينزل الغيث ويعلم ما في الأرحام باشا إذا كس هي بتواني ينزل الغيث نا كزني ينزل الغيث علمي ساعة كس هي بيزانينا يعلم ما في الأرحام كس هي زاني دي سانو علينا أي شون يسطو بتواني بيمان بلا رجزي منالك نيرة يا ميا أماش دي سانو كرت بينية كرت فهمية التي يجيشتنا بو برزان لبروي كاتي خوا فرميه ينزل الغيث جاري أجر علم بتواني باران ببارينه بۆ نمونە ئێستا عیلم ئەتوانێت لەوانەیە کاریگەری لەسەر چڕبوونەوەی هەور و کۆمەڵێک حاڵاتی مەناخ دروست بکە یا تەوەقوعاتمان پێ ئەڵێ لەسەروی باران لەکوێ ئەبارێ یاکەی ئەبارێ ئەمە عیلم ناتوانێت بارانەکە ببارێنی لە ئەساسە بەس تەوەقوعاتە پێمانەڵێ لێرە مەسەلەن پەڵە هەورێک هەیە لەویا جەبهەیەکی هەوایی سارد هەیە پێگەگەن لەویا باران نەبارێ ئەمە تەفسیرە بۆ ئەوەی کە خوای پەروەردگاریکە بەڵام تەفسیرێکی عام نییە بۆ چکە خوا نافەرمێ وەیونەزیل المەطر ئەفەرمێ وەیونەزیل الغەیث غەیث بریتیە لە بارانێکی بەسوود هەندێ بارانەبارێ بارانی غەزەبە غەیث نییە غەیث ئەوەیە ما يستغاث به الناس ئەوەیە کە خەڵک پەنای بۆ ئەبا خەڵک ئەپارێتەوە بۆی کە خوای پەروەردگار بیبارێنێ خەڵک داوای ئەکات بەرهەمی زەوی کشت و کاڵ چین و ئەکاتەوە زۆر بارانەکان وانین لەبەرەوە خوا خۆی ئەزانێ کامەیان غەیثە ئەوەی ئەیبارێنێ
دوای ئەوە ئەفەرمێ ويعلم ما في الأرحام باشە خوا ئەفەرمێ ويعلم من في الأرحام يا يعلم ما في الأرحام ما بەکاردێنێ ما بۆ شتێکی غێر عاقلە یعنی ئەم پەروەردگارە چی دەرباری ئەم ئینسانە ئەزانێ خۆخوا نەیگوتووە نەیفەرمووە خوای پەروەردگار ڕەگەزی مناڵەکە ئەزانێ تا ئێمە ئێستا بڵێن ئەو تا عیلمی شەیزانێ چونکە هەردەقە شەریعەکان پێمان دەڵێن ئەمە قسوورە لە فەهمە بۆ فریشتەکەی کە موەککەلە بە ڕەحیم ئەیزانێ یا نایزانێ ئەیزانێ کەواتە ئەم عیلمە خاص نییە بەخوا ئەوەتە فریشتەکە ئەیزانێ هەندێک مەخلوقاتی خوا مطلعەکەن ئەکرێ ئینسان بە عیلم مطلع بێ بەڵێ ئەی فەرقی بینی عیلمی ئینسان و عیلمی خوا چییە فرقی بینی ئینسان و علمی ئینسان و علمی خوا ئەوەیە کە لە حەدیثەکەی پێغەمبەرە کە ئەفەرمێ بە مەلائیکەتەکە ئەفەرمێ يؤمر بأربع كلمات بكتابة رزقه وأجله وعمله وشقي أو سعيد دەبا عیلم ئەمانەمان پێ بڵێ با عیلم تەمەنی ئەم مناڵەمان پێ بڵێ با عیلم ئاکارەکەیمان پێ بڵێ با عیلم چارەنووسەکەیمان پێ بڵێ با عیلم وردەکارەکانی ژیانیمان پێ بڵێ خوای پەروەردگار لەم سەرەتای بوونەیە و پێش ئەو بوونەیش پەروەردگار ئیطلاعی علمی بە چارەنووسی ئەم مناڵە هەیە وتمان خوا کتابەی ئەکا لە لای خۆی ئەو کتابەی کە خوای پەروەردگارە فەرمێ هەرچی بەسەر ئینسانەکە دێ هەتا دوا قۆناغەکانی بێکۆتایی ژیانی مرۆڤەکە لە بەهشت و جەهەنەما پەروەردگارە علمی هەیە لە لای خۆی لەبەرەوە کە خوا ئەفەرمێ ويعلم ما في الأرحام ئەو عیلمەی خوا لەکوێ ئەم عیلمەی پزیشکەکان کە قیراءە بۆ کرۆمۆسۆمێکی ئەکس و وای ئەکەن پێمان دەڵێن ئەم وایە مؤثرە لەسەرەوەی کە کرۆمۆسۆمەکە مناڵی نێرینی لێ دروست پێ یا مناڵی مێینی لێ دروست پێ ئەم دووشتە زۆر فەرقەکەن لەبەرەوە ئەم دوو لایەنە عەقەدیەت تێکەڵ نەکەین یەکەم بەوەی کە خوای پەروەردگارە فەرمێ یەهەبُ لمن یەشاء ئیناثا ئێمە وا تێ نەگەین ئێستا عیلمی بەخشێنا عیلم ئەتوانێ مسبب بێ لە تەصنیفی کرۆمۆسۆماتەکانە ئەمەش عالەمی ئەسبابە لە ئەسبابی شاوتومانە خوای پەروەردگارە فەرمێ هەموو شتێک سەبەبێکی بۆ دانراوە وەخوا عەقلی داوە بە ئێمە بۆی ئێمە ڕەبط بینی ئەسباب و مسبباتەکانە بکەین لەبەرەوە ئێمە نەمانتوانیەوە کرۆمۆسۆمەکان خەڵق بکەین تا ئێمە بڵین تەحەدای ئیرادی خوا ئەکەین با هەموو عیلم بێ لە ئافرەتێک کە ئێستا عیلمی ئیستینساخیش پێیا بووە کۆپیکردنەوەی مرۆڤ گوتمان ئەگەر ئێمە کۆپی ئافرەتێک بکەینەوە چونکە کرۆمۆسۆماتی ئافرەتەکە تەنها ئێکسە وان هێز نییە بتوانێت لە کۆپیکردنەوەی ئافرەتێک کوڕێک دروست بکە ناتوانێت مەحاڵە بۆ چونکە ناتوانێت کرۆمۆسۆمی وای دروست بکە عیلم ناتوانێت دروستی بکە ئێخوای پەروەردگار وایە کە ئەبەخشێ لەگەڵ ئێکسەکەش هەر خوای پەروەردگار خالیقێتی و ئەی بەخشێ ئەگەر خوا نەیان بەخشێ ويجعل من يشاء عقيما هێز نییە بتوانێت خانەیەکی زیندوی جنسی دروست بکە ئەمە حەقیقەتی مۆزوعەکەیە کە دینە سەر لایەنە فقهیەکەی ئایا لە ڕووی شەرعیەوە لە ڕووی فقهیەوە ئەم جۆرە کارانە حەڵاڵن یا حرامن طبعا زانایان کۆی دەنگیان لەسەر ئەوەیە بەوەی کە هیچ خلافێک لە بەینیانە نییە لەسەر ئەوەی کە هەر ڕێگەیەکی سروشتی بۆ گەڕان بە شوێن دیاریکردنی ڕەگەزی مناڵە هیچ ئیشکالی نییە و شەرعیە کاڵین ڕێگەی سروشتی بەبەسمان ئەوەی ڕێگەی خواردن ڕێگەی دیاریکردنی کاتی جوود بوون لە ڕێی دیاریکردنی ئەو کاتەی کە هێلکەتیایە ئیفرازە بێ مەسەلەی غەسوولی کیمیایی میهبەلی ئەم حاڵەتانی کە دروست ئەبن سروشتی بن بمەرجێ وەلەما بالئیتیفاق ئەڵێن دروستە و کێشەی نییە کە دینە سەر لایەنە تەکنۆلۆژیەکەی عامیلە سەناعیەکەی عولەما کێشەیان هەیە دکتۆر یوسف قەرەضاوی دکتۆر مستەفا زەرقا عەبدوڵڵە بن بەی ئەمانە کۆمەڵێک عالمی دیاری ئەم ئومەتن حتى وزارة إفتاء وزارة شؤون أوقاف كويتي داري إفتاء أردني أما قناعتي أنواع بويك وسائل التكنولوجيا كانش حلال الإنسان بشوينها بقره بلام أما مجامع فقهي لقالينين مجمع فقهي إسلامي جملة وتفصيلا أمر يرد دكاتوا بوشي رد دكاتوا چونك على أم حالتها لقال محظورات شرعية وستيتوا إما قلت وان أم جورة نشترقريانا أم جورة تكنولوجيانا كشفی عورەیتیا دروست ئەبێ بۆ جارێک نا بۆ چەندین جار یعنی ئەو ئافرەتی بە شوێن ئەم تەکنۆلۆژیایە بگەڕێ و بیوێ مناڵەکەی کوڕ بێ یا کچ بێ چەندین جار خاضعە بۆ ئەوەی کەشفی عورەی بکە بۆ ئەوەی کە شەرع ڕێگەی نادا کەسی بێگانە بیبینێ ئەبێ چەندین جار جا حتا ئەگەر ستافەکە ئافرەتیش بن خۆ فەرق ناکە خۆ ئافرەت بۆ ئافرەت عورەتی ئافرەت بۆ ئافرەت دیارە ئێسێمە عورەتی پیا بۆ پیاو شەرعی نییە پیاوێک ناوک تا ئەژنۆی پیاوێکی تر ببینێ
ئەمە حدودی عورەتە بۆ پیاوێک بۆ ئافرەتیش دیسانەوە حدودی عورەتی ئافرەتمان هەیە کە عوڕی مغەلڵەضەیە و هەندێک شوێنێتی ناکرێ ئافرەتیش بیبینێ لەبەرەوە کە یە ماڵین دروستە ئافرەتێک با ستافەکەی ئافرەتێک بێ بەس خۆ ئافرەتێک ناتوانێت هەموو شوێنی ئافرەتێکی تر ببینێ لەبەرەوە عولەما ئەڵێن مادەم ئەم عملیاتانە مەجامیعی فقهی ئەڵێن ئێمە قسەمان لەسەر لایەنە عەقەدیەکەی نییە قسەمان لەسەر ئەوەیە ئەم بابەتە کێشەی شەرعی دروست ئەکا لەم ڕوانەوە کە کێشەی شەرعی دروست ئەکا لەم ڕوانەوە ئایا ئێمە بۆ مجەڕەدی حەس ڕێگە بەم کارە ئەدەین ئەڵێ نەخێر بۆ مجەڕەدی حەس ڕێگە بەم کارە نادەین بە کۆکردنەوەی هەردوو بۆ چوونەکە ئەگەین ئەو نەتیجەی بە کۆمەڵێک ضەوابیت بە کۆمەڵێک مەرج دروستە ئافرەت بڕوا ئەم جۆرە نەشتەرگەریانە بکە یا ژن و مێردێک بچن بە شوێنیان بگەڕێن یەکێک لەوانە ئەگەر ئەم حاڵەتە بۆ حاڵەتی عیلاجی و ضرورەت بێ بۆ نمونە ئەگەر زانیمان مناڵە مێینەکانی ئەم ژن و پیاوە هەڵگری ئەم نەخۆشیە ئەبن بەڵام ئەگەر کوڕ بن مناڵەکان هەڵگری ئەم نەخۆشیە نابن لێرە مادەم بابەتەکە ضرورەتە مەسەلەی نەخۆشیە کەم ئەندامبوونی ئینسانەکانە شەرع ڕێگەی پێئەدا مناڵەکان لێرە بەم شێوازە بڕۆین پەنابەرینە بەر ئەم تەکنۆلۆجیایە با کەشفی عەورەتی ئافرەتەکەش ببێ کێشەمان نییە بۆ چونکە ئەمە بۆ ضرورەتێکە کە ضرورەتەکە بریتیە لە پاراستنی باری تەندروستی مرۆڤەکە ئەگەر ضرورەت نەبوو حاجەت نەبوو بەس حەز بوو یعنی وەڵا بەس حەزیان لە کوڕە ئایا بۆ مجەڕەدی حەز ئێمە ڕێگە ئەدەین چکە ئێمە دایمن گوتومانە بەڕێزان مەقاسیدی دین مەقاسیدە ضرورەکان ڕێگەی پێ نادرێ پێشێل بکرێ لە پێناو حەز و حاجەیە حفظی عرض ئەمە یەکێکە لە ضرورياتی دین حفظی نەسل یەکێکە لە ضرورياتی دین حفظی عەورە مکملی ئەم ضرورياتەیە لەبەرەوە ڕێگەی پێ نادرێ ئینتیهاک بکرێ لەبەرەوەی خەڵک حەزی پێینی خوای پەروەردگار لە چەند دەقی قورئانە سەرکۆنەی ئەو حەزی قوڕەیشیەکانەکە كافرمي وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم يتوارى من القوم من سوء ما بشر به أيمسكه على هون أم يدسه في التراب كافرمي ألا ساء ما يحكمون أما هلاي إنسان وابكا إنسان أجر هاتو بشوين برجوندي بشوين سودي من الله كان يا أجر خايف الوردقار فرمي آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا باش جاري واهينية کچێک بەقەدەر دەکوڕ بەسوودە بۆ دایک و باوکی بەقەدەر دەکوڕ میهرەبانە بە بەزەیە لەگەڵ باوک و دایکی باشە بۆچی گەڕان بە شوێن ئەوەی کە ئینسانەکان کوڕیان هەبێ باش هەردووکیان خوای پەروەردگار نایدا باشە خێری بەخێوکردنی کچ لە دینە گەورەتر نییە لە خێری بەخێوکردنی کوڕ باشە پێغەمبەری خوا نافەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێک دوو کچ بەخێو بکات تربیەتیان باش بدا گەورەیان بکە ئەفەرمێ خوای پەروەردگار بە بەهەشت پاداشتی ئەداتەوە باشە کوا ئەم خێرانە لە بەخێوکردنی کوڕا هەیە ئەمە وەکو عەرزم کردن ئەمە کورتبینی ئێمەیە قسوورە لە فەهمە کابرا ئەگەڕێ بە شوێن ئەوەی کوڕی هەبێ کورت سوودێکی هەیە بۆ دنیا و قیامەت زیاد لەوەی کە کچ هەیەتی نیەتی بۆیە بەڕێزان یعنی ئێمە ئەگەڵێن ئەگەر هاتوو ضرورەتێک هەبوو بۆ ئەم حاڵەتە دروستە بەس ضرورەت نەبێت تەنها حەز بێ بە هیچ شێوازێک دروست نییە خاڵێکی تر ئەبێ ئێمە هەموو سلبیات ئەو سلبیاتانی کە متەوەقعە کەمترین ڕێژەیان هەبێ یعنی بۆ نمونە ئەو ستافی ئەمە کا ستافێکی دیندار بن ستافێکی ئەمین بن ستافێکی کەفوء بن لە ڕووی علمی و لە ڕووی زانستیەوە ئەو مختبەراتانە خاضع بن بۆ ڕقابەکە ئەمانی تیاکرێ هەموو ئەمانە بگیرێتە بەر ئەو جا ڕێگە بدرێ بەوەی کە ژن و مێردێک پەنابەرن بۆ ئەمانە خاڵێکی تر ئەبێ تەواو دڵنیا بین لەوەی کە ئەم جۆرە نەشتەرگەریانە پەنا بۆ کەسی سێنی تیا نابرێ بۆ نمونە کرۆمۆسۆمی کەسێکی تر بەکار نایێنن لە عملیاتەکەیا بۆ ئەوەی چکە ئەم کرۆمۆسۆمانە کرۆمۆسۆماتی سێکسین کرۆمۆسۆماتی جنسیەکانن خانە جنسیەکانن کە ئیشیان لەسەرەکرێ نابێ خانە جنسیەکان لە بە دەرەوەی ژن و مێرد تەعاملی لەگەڵا بکرێ کەواتە بێ حەسریەن هیچ ژن و مێردەکە بێ ئەگەر هاتوو ئەو کرۆمۆسۆماتانەی کە جامان کردێتەوە کرۆمۆسۆمێکی وای لە پیاوەکە خۆی وەرەگرین ئێکسێک لە ژنەکە وەرەگری یا بە هەر شێوازێک بەڵام ئەگەر هی پیاوەکە وایتیانە بوو یا وایەکانی بە کەڵک نەهات دروست نییە بچ کرۆمۆسۆمێکی وای لە پیاوێکی تر وەرگری با خانەیەکی چەند ورد بێ با چەند دقیق بێ شەرعەن ڕێگە نادا چونکە ئەمە اختیڵاتی نەسەب ڕوو ئەدا لە اختیڵاتی نەسەبیشە مەحظوورە خاڵێکی تر ئەبێ ئەم جۆرە کردەوە و نەشتەرگەریانە تەنها حەدی ضرورەت تایە ڕەچاو بکرێ بۆ نمونە چەند ضرورە عەورەتی ئافرەتێکە تایە کەشف بکرێ بۆ ئەوەی کە تووشی نەخۆشێکە نەبێ تەنها ئەو نەڕێگە پێ بدرێ چەند جارێک لە حەدی ضرورەت تا ڕێگەی پێ ئەگرێ بە میقداری ضرورەت لە ضرورەت بترازێ ئیشەکە دیسانەوە ئەچێتەوە سەر بارودۆخی حرامبوونی خۆی
لەبەرەوە بەڕێزان ئێمە ئەڵێین دروستە پەنابردن بۆ دیاریکردنی ڕەگەزی مناڵ، بەڵام یەکەم ئەم خلافە فقهیەمان لە بەرچاو بێ کە عولەما ڕێگەی پێ نادەن بە مطلقی، دووەم ئەم حاڵەتی ضرورەتانەمان لە بەرچاو بێ، خاضع نەبێ بۆ ئەوەی ئینسانەکان تەنها بۆ حەزی خۆیان بیکەن. خاڵێکی تر کە عولەما تاکیدی لەسەرەکەنەوە ئەڵێ نابێ ئەمە دەوڵەت تەبەنی بکا وەکو سیاست. بۆ نمونە وڵاتێکی وەکو سین ناکرێت سین ئێمە بڵێن وەڵا ئەم عملیاتانە ڕێگە پێدراوە، سین تەبەنی ئەم سیاسەتە بکا بچێ هەرچی ڕەگەزی مێینەی خۆی هەیە قەتڵ و عامیکە، تەنها ڕەگەزی نێرینە بێڵێتەوە، چونکە ئەمانە بۆ شەڕەکان ئیسفادەیان لێ ئەەکەن و ئەمانە بۆ ئەیدی عامیلە ئیسفادەیان لێ بکەن. ئەڵێن ئەمانە ئەبێت تەجاوزی حاڵاتی فەردی نەکە، نابێ بڕواتە حاڵەتی جەماعی یا حاڵەتی سیاسەتی نێودەوڵەتی. وئینەما ژن و مێردێکن بە تەنها کێشەیەکیانەیە لە مۆزوعەیە ئەتوانن پەنای پێبەرن، بەو شەرطانی کە باسمان کرد ئەتوانن پەنای پێبەرن. لە دەرەوەی ئەو شەرطانە بە هیچ شێوازێک شەرعی نییە. بۆیە بەڕێزان ئەمە ئیلتیزامێکی ئەخلاقیە. ئەو کەناڵی ڕاگەیاندنانی کە بانگەشە بۆ ئەم جۆرە تیم و نەشتەرگەریانە ئەکەن، پێویستە ئەمانە بخەنە پێشچاوی خەڵک، بە خەڵک بڵێن بەوەی کە ئەم مەرجە شەرعیانەی هەیە بۆ ئەوەی خەڵک بە تایبەتی ڕاگەیاندکارە ئیسلامیەکان، چکە لە کەناڵێکی ئیسلامی کە تۆ بانگەشەی بۆ ئەکی خەڵک وا ئەزانێ ئەمە وەکو ئاوی بەلوعە حەڵاڵە، هیچ مشکلەی نییە، شیری بەری دایک و چۆن ئەتوانی پەنای پێبەری ناوانی ئەمانە کێشەی زۆرە لە ڕووی شەرعەوە، ئەبێ مەرجە شەرعیەکانی بخرێتە ڕوو ئەو جا ڕێگە بدرێ ئەم تیمانەکان لەسەر ئەو نەشتەرگەریانە بکەن. تەوەری دووەم بەڕێزان لە باسی ئەمڕۆمان ئەوەیە وتمان ئەندازەی بۆماوەیی، هەندەسەی وێڕاتی. طبعا هەندەسەی وێڕاتی ئیش لەسەر چیەکە؟ ئیش لەسەر سیفاتە بۆماوەکانی مرۆڤەکە، ئەو سیفەتانەی لە باوکو دایکەوە ئەگوازرێنەوە بۆ مناڵەکان کە ئەمانە بەرپرسیارن لە دیاریکردنی هەموو سیفاتەکانی مناڵ. طبعا لە سەرەتاکانی هاتنی دینەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم علمی جیناتەیە لە هەندێک حەدیثە ئاماژەی پێ ئەکا، بەڵام چونکە ئەو کاتە ئاستی ڕۆشنبیری و زانستی عەرەب لەو قۆناغەیان نەبووە کە بتوانن لە علمی جینات و هەندەسی وێڕاتی تێبگەن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تەلمیح ئەم معلوماتانەیان پێ ئەدا. بۆ نمونە جارێکیان پیاوێک دێ سکاڵاڵای پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئەفەرمێ یا رسول الله إن امرأتي ولدت غلاما أسود، ئەڵێ ئەی پێغەمبەری خوا ژنەکەم کوڕێکی ڕەشی بووە. طبعا ژن و مێردێکی سپی کوڕێکی ڕەشیان ببێ ئەمە جێی گومانە بەلای باوکو دایکەکەوە، بۆی ئەم پیاوە ئەڵێ ئەی پێغەمبەری خوا ژنەکەم مناڵێکی وای بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێ ئەگا لە مەبەستی کابرا ئەمە ئیتیهامێکی ضمنیە بۆ خێزانی، بەس کابرا ئەدەبە کا بڵێ وەڵا پێغەمبەری خوا خێزانەکەم زینای کردووە. لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێوێ تی بگەێنی ئەم حاڵەتە سروشتیە. بە کابرا ئەفەرمێ هەل لەکە ئیبل، ئەفەرمێ حوشترت هەیە؟ قال نعم. ئەفەرمێ بەڵێ. قال ما ألوانها؟ ئەفەرمێ ڕەنگی حوشترەکانت چۆنە؟ قال حمر. ئەفەرمێ سوورن. قال هل فيها من أورق؟ ئەفەرمێ حوشترەکانە حوشتری بۆر و ڕەشیان تایە؟ قال نعم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەنا ذلك، فەرمی چۆن ئەو حوشترە سوورانە حوشتری ڕەشیان بووە؟ کابرای عەرەبی بادیەی دەشتەکی قال لعله نزعه عرق، فەرمی ئەم حوشترە ڕەشانە لەوانەیە صفاتی بۆماوەی باپیرانیان بۆیان ما بێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ولعل ابنك هذا نزعه عرق، لەوانەیە ئەم مناڵی تۆش صفاتێکی پشتا و پشتی بۆ هاتە بێتەوە مناڵەکە و ڕەش دەرچووە. لەبەرەوە کابرای حاڵی کرد بەوەی ئەمە کێشەی نییە. عەبدوڵڵای کوڕی سەلام هاتە خزمەتی، گوتی یا رسول الله إني سائلك عن ثلاث لا يعلمهن إلا نبي، گوتی سێ شتێ لێ ئەپرسم پێغەمبەر نەبێ کەس نایزانێ، ئەگەر زانیت ئیمانت پێ ئەهێنە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی سەل، فەرمی بپرسە. عەبدوڵڵای کوڕی سەلامێکێک لەو مەسەلانەی کە لێی ئەپرسێ ئەفەرمێ من أي شيء ينزع الولد إلى أبيه أو إلى أخواله، فەرمی بەچی مناڵ ئەچێتەوە سەر باوکی یا ئەچێتەوە سەر خاڵوانی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی وأما الشبه، فەرمی چوونی مناڵ بۆ سەر باوکی یا بۆ سەر بنەماڵی خاڵوانی، فەرمی فإنه إذا غشي الرجل المرأة، فەرمی ئەگەر پیاو چوە لای خێزانەکەی خۆی فسبقها ماؤه كان الشبه له، ئەفەرمێ ئەگەر پیاو چوە لای خێزانەکەی فسبقها ماؤه، سبقها ماؤه ئەم تەفسیرە تەفسیرێکی لوغەوی علمی نییە. بۆی چۆن؟ ئەگەر بڵین وڵا ئاوی پیاوەکە پێش هاتنەوەی ئاوی ئافرەتەکە بوو كان الشبه له، ئەو کاتە مناڵەکە چێتەوە سەر باوکو دایکی. وإذا سبق ماؤها كان الشبه لها، ئەگەر ئاوی ئافرەتەکە پێشتر هاتەوە چێتەوە سەر دایکی. نا، ئەم سەبقە سەبقی زەمانی نییە، ئەم سەبقە بریتیە لە صفاتی متەنەحی لەگەڵ صفاتی غالیب.
ئەوەی علمی ئیحیا باسیەکە. پێغەمبەری خوا فەرمێ ئیذا سەبەقەها ماؤه ئەگەر ئاوی پیاوەکە صفاتی متغلب بوو، صفاتی غالب بوو بەسەر صفاتی کرۆمۆسۆماتی ئافرەتەکەیەکان الشەبەه له. ئەفەرمێ بەڵام ئەگەر صفاتی ئاوی ئافرەتەکە یعنی ئەو ئاوەی ئافرەتەکە طبعا مەبەستی صفاتی هێلکەکەیە، ئەو صفاتانەی لەو کرۆمۆسۆماتانەیە هەن ئەگەر هاتوو ئەمانە غالب بوون ئەو کاتە شەبەه چێتەوە سەر خاڵوانی مناڵەکە. ئەمە دقیقاً علمی جیناتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسەکە. بەس پێغەمبەری خوا وا لێرە وەڵامەداتەوە کە عەبدوڵای کوڕی سەلام تێی بگا و ئەصحاب تێی بگەن، چونکە ئەگەر وردەکاری علمی جینات و کرۆمۆسۆماتیان بۆ باس بکە لەو کاتەیە بەتاکید ئەوان تێی ناگەن. طبعا ئەم علمە لە ڕووی زانستیەوە سەرەتا زۆر علم دەربارەی نەئەزانی تا کێ هات تا عالمێکی نەمساوی بە ناوی مەندل گریگۆری مەندل لەسەر لۆبیا هەندێک تەجاروبی کرد بۆی دەرکەوت ئەم صفاتە بۆ ماوانە نەقڵە بن. دواتر غەرب مەشروعێکی عیملاقی دەست پێ کردووە لە کۆتایەکانی تقریبا سەدەی بیستەمە بۆ دۆزینەوەی ئەسراری ئەم هەندەسەیە، ئەم هەندەسە وێڕافیە، ئەم تەکنۆلۆژیایش لەسەر چی ئەکا. طبعا ئەم تەکنۆلۆژیایە بەڕێزان پێمان دەڵێ ئینسان 30,000 مۆڕیفەی جینی هەیە. ئەم 30,000 3 ملیار قاعدەی وراثی دروست ئەکەن. 3 ملیار قاعدەی وراثی بەمعنای ئەوەی ئەگەر بمانەوێ ئەم 3 ملیار قاعدەی وراثی ئینسان بزانین ئەبێ چی بکەین. ئینسان شیتاڵ بکە بیکە بە کتێبێک. ئەم کتێبە ئەزانن چەند مجلد دەرەچێ؟ 10,000 مجلد دەرەچێ. هەر لاپەڕەیەکی ئەم مجلدانە 10,000 مجلد، هەر لاپەڕەیەکی هەر مجلدێکی 300 لاپەڕە بێ، هەر لاپەڕەیەکی 1000 پیتی تیا تۆمار بکرێ. ئینسان بریتێ لەم کائینە. ئەم 3 ملیار قاعدە وراثیە ئاوایە. یعنی ئینسانەکە 10,000 کتێب بێ، هەر کتێبێک 300 لاپەڕە بێ، لە هەر لاپەڕەیەکە 1000 پیتی تیا نووسرا بێ، ئەمە بریتیە لە صفاتە بۆ ماوەکانی ئینسان. ئەم صفاتە بۆ ماوانە بەڕێزان علەما ئەڵێن 500 ملیار مادەی پێویست بۆ لەش دروست ئەکەن لە یەک سانیەیە. 500 ملیار مادەی پێویست بە لەش، ئەوەی لەش پێویستی پێیەتی ئەم صفاتە بۆ ماوانە بۆی ئینتاجەکەن. طبعا علەما گەشتونەتە ئەو قەناعەتی ئێستا کەشفکردنی هەموو ئەم صفاتە بۆ ماوانە بەم 3 ملیار قاعدە وراثیە زۆر ئاستەمە، بەڵام شەوتێکی باشیشیان بڕیوە، هەنگاوی باشیشیان ناوە لەم مۆزوعەیە. هەتا وەکو ئێستا ئیجابیاتی ئەم جۆرە هەندەسەیە ئەندازە بۆ ماوەیە علەما توانی ویانە 8,000 نەخۆشی کەشف بکەن کە پەیوەستە بە عەوامیلی وراثەوە. یعنی هۆکارەکانی صفاتی بۆ ماوەیەکانە لە باوکو دایکەوە ئەمێنێتەوە بۆ مناڵەکان 8,000 نەخۆشیان دۆزیوەتەوە. چەندین دەرمان و عیلاجیان دۆزیوەتەوە لەم ڕێگەیەوە کە ئەتوانێت تەئسیر بکە ئەو نەخۆشیانە چارەسەر بکە. صفاتێکی ئیجابی تری ئەم هەندەسەیە ئەوەیە ئێمە ئەتوانین تەئسیر بکە ئەگەر ئەم هەندەسەیە سەرکەوتوو بێ ئەتوانین مواصفاتی مناڵەکانی خۆ لە هەموو ئەوەی کە خۆت ئەتەوێ دیاری بکەیت. خاڵێکی تر ئەتوانین تەطویری جینی مرۆڤ بکەین، ئینسان پێشکەوتوو بکەین. ستیفن هۆکینگ ئەو عالمە فیزیایی ماوەیەک لەمەوە پێشبەر طبعا کابرایەکی ملحید بوو. ستیفن هۆکینگ دەڵێ ئینسان پێویستی بەوە هەیە تەفرەیەکی جینی بۆ بکرێ. بۆ دەڵێ ئێمە ئێستا ئاچین غەزوی فەزا ئەکەین، ئەم ئینسانی ئێستا هەیە ناتوانێت بچێتە ئاسمان بەبێ وەسائل بژی. دەڵێ ئەبێ تەئسیر لە جیناتی بکەین بە شێوازێک بتوانێت بڕوا بۆ ئاسمان لەسەر بانک بژی بەبێ ئەوەی پێویستی بە شتێکی تر هەبێ، دەستکاری جیناتەکانی بکرێ. دەڵێ قودراتە عەقلەکانی ئەبێ بە شێوازێک دەستکاری بکرێ کە لەگەڵ عەقلی حاسوب با پێش عەقلی حاسوب باتەوە. ئەم عەقلی ئینسانەکەی ئێستا پێش ناداتەوە، ئەبێ وا تەئسیر لەسەر جیناتی بکرێ کە پێش عەقلی حاسوب بداتەوە. خاڵێکی تر ئەم هەندەسەیە لە ئیجابیاتەکانی ئەوەیە زۆر ئیشکالاتی شەرعی و فقهی و حتا قانونی بۆ حەلکردوین. بەسمەی وراثی کە ئێستا هەیە ناسنامەی مرۆڤ، ناسنامە بۆ ماوەیەکەی، ئەوەیەکە کە لەو وەسائلانی کە ئێستا ماتوانین خەڵکی تاوانباری پێ بدۆزینەوە لە حاڵەتی دۆزینەوەی نەسەبی مناڵەکانە بەم ناسنامە وراثیە بیان دۆزینەوە. خاڵێکی تر ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەمانەوە زیادی ئینتاج لە حیوانات و نەباتات دروستکەین. ئەمانە هەموو صفاتە ئیجابیاتەکانی ئەم ئەندازەی بۆ ماوەیەن کە علم پێی گەیشتووە. لە مقابلی ئەمانەیە بەڕێزان ئەم صفاتی هەندەسەی بۆ ماوەیە کۆمەڵی ئیشکالاتی شەرعی و ئەخلاقی و زانستی و پزیشکی زۆرمان بۆ دروستەکە.
بۆچی بۆمان دروستەکە یەکێک لەوانە ئەم جینە ویراتیانە تێکەڵ ئەبن لەگەڵ یەک جیناتی وراتی ئینسانەکان تێکەڵەکەن ئەوان لە هەندێک مەسائلە کە ئاڵێن چارەسەری نەخۆشی ئەکرێ ئەو دێ جینێکی ترت بۆ دێنێکە لە شەرع ڕێگە پێدراونی ئەو جیناتانە بۆ شێوازە تێکەڵ بکرن خاڵێکی تر ئەمانە مناڵی مشەوه زۆرە خەنەوە بۆ چونکە تەعامل لەگەڵ جینات وتمانە جینات مادەخامەکەی ئینسانە بچووکترین هەڵە یا بەرکەوتنی تیشک بۆ ئەو جیناتانە یەکسەر ئینسانەکە مشەوهەکە کە ئەمە زەرەرێکی زۆر لە داهاتووی ئینسانەکە ئەدا خاڵێکی تر ئێستا عیلم ئەی سەلمێنێ بەوەی ئەم ئەندازەی جینیە کارەسات بۆ نەباتات و ئاژەڵیش دروست ئەکا هەمومان بینیمان نەخۆشی شێتبوونی مانگەکان لە بەریتانیا جنونی بەقەر هەمووی لە دەرەنجامی ئەو تەئثیرە جینیە کە دروستەکە چونکە ئەو مانگایانە تووشی حاڵەتی هەوتکردنی پرۆتینی مێشکە بوون چونکە ئەمانە معدلن جینیەن تووشی ئەو نەخۆشیە بوون چەند سەد هەزار مانگا بە زینوی سووتێنرا چونکە نەخۆشیەکە نەقڵەوێ بۆ مرۆڤیش کارەسات بارێکە ئەوەیە یعنی تۆ کە دەستکاری ئەمانە ئەەکەی ئەم جۆرە ڕووەکانە یا ئەم جۆرە ئاژەڵانە نەخۆشیەکانیان ئەگوازدرێتەوە بۆ مرۆڤەکان دراسەیە کراوە لە بینی ئەمریکا و سویدا طبعا لە ئەمریکا زۆرترین زۆری جواری خواردن ئەو ڕووەکانە بەکاردێنن کە معدلن ویراتیەن تعدیلی جینیان بۆ کراوە ئێستا دێن دراسە ئەکەن ئەمریکا لە ڕێژەی نەخۆشی ئەو نەخۆشیانی کە لە ڕووی خواردنەوە تووشە بن لەگەڵ سویدا یەک نیسبەیان هەبووە یەک ڕێژەیان هەبووە لەوەتی ئەمریکا خویاوەتە بەکارهێنانی ئەو جۆرە نەباتانە لە دوای 10 ساڵ دراسە کراوە نەخۆشیەکانی ئەمریکا دەقاتی نەخۆشیەکانی سویدا 76 ملیۆن لە یەک ساڵە 76 ملیۆن حاڵەتی تووشبوون بە نەخۆشی هەیە لە دەرەنجامی بەکارهێنانی ئەو مادە معدلە ویراتیانە کە زۆرێک لەو حاڵەتانە عیلم ئەزانێ سەبەبەکەی ئەو مەوادانن ئەو ڕووەکانن بەڵام نازانێ هۆکارەکەی چییە لەبەرەوە ئێستا منەظەماتی صحی عالەمی چۆن ئەو شەریکاتانی کە تووتن بەرهەمەهێنن ئیجباریانەکەن منەظەماتی حقوقی ئەو شەریکانە ئیجبارەکەن کە ئەبێ لەسەر بەرگی جگەرە بنووسن ئەم تووتنە سەبەبی ڕئیسی سەرەتانە ئێستا هەرچی ئەو شەریکاتانی کە نەباتاتی معدل ویراتیەن معدلە جینیەن بەکارهێنن منەظەماتی حقوقی ئیجباریانەکەن ئەبێ لەسەر پاکەتی ڕووەکەکە بنووسن کە ئەمە معدلە ویراتیەن بۆی ئەو کەسەی ئەیکڕێ مخاطرەکەی بزانێ بەکاری بێنێ ئەو کاتە بەرپرسیارەتەکە لە ئەستوی خۆیەتی لەبەرەوە ئەڵێن علەما ئەڵێن کارەساتە ئەگەر ئێمە ڕێگە بدەین بەم ئەندازەی جینیە دەستکاریکردنی ئەم ویراتە سیفاتە بۆ ماوەکانی ڕووەک و ئاژەڵیش ئیندارەکە بۆی کە کارەسات ڕوبەڕووی مرۆڤایەتی ئەکاتەوە خاڵێکی تر ئەم ئەندازە جینیە بەڕێزان تەسیری هەیە ئێستا وڵاتە زلهێزەکانی دنیا کۆمەڵێت چەکیان ئینتاج کردووە ئەو چەکانی ئەوان پێیگەیشتون زۆر مەترسیدارترن بە مەلاهینی کەڕەت لە چەکی نەوەوی ئەتۆمی ئێستا لە تەکنۆلۆژیای عسکەریە چەکی ئەتۆمی و نەوەوی پێ ئەوتی ئەسلیحەی تەقلیدی یعنی ئەمانە شتی زۆر بەسیتن ئێستا ئەسلیحەی بایۆلۆژیان ئینتاج کردووە بە فەزلی هەندەسەی ویراسی ئەسلیحەی بایۆلۆژی بەکتریای متەفەرە ئەم بەکتریایانە توانای بنەبڕکردنی مرۆڤایەتیان هەیە لە ساعاتە بەپێی ئەو ئیحسائیاتانەی کاکرێ یعنی ئەڵێ ئینسانێک بۆ نمونە هەڵگری بەکتریایەکی قاتیل بێ ئەم ئینسانە کە ئەگەڕێ کە ئەڕوا قومبەلەیەکی نەقالە یعنی تۆ سیلاحێکی نەوەی بەکاربێنێ لەکوێ بەکارهێنی لە ڕووبەرێکی جوغرافی دیاری کراوە کاریگەری ئەبێ بەس ئەم سیلاحە بایۆلۆجیانە ئەسلیحەی غێر تەقلیدین کە بڵاوە بێتەوە بە هەوایە بە ژینگەیە بڵاوە بێتەوە هەوا نەقڵی ئەکا پەتایەکەیە پێوتێ پەتای کیۆکفیل ئەمە لە باڵندەکانە هەیە ئەڵێ 1 غرام لەم ڤایرۆسە لە باڵندەیەکە 1 ملیار مرۆڤ لە ناوە بە 5 غرام لەم پەتایە لە ڤایرۆسی ئەم پەتایە لەم بەکتریایی کە هەیە 5 ملیار مرۆڤ لە ناوە بە تەسەوور بکە باش ئەگەر عیلم بگاتە ئەوەی ئەم بەکتریایانە تەطفیر پێ بکە و تەحفیزیان کا ویراتیەن چی دروست هەبێ یەکێکە لە مەترسیەکانی ئەوەیە هەر ئینسان بگۆڕێ ئەم تەکنۆلۆژیایە بۆ ئێستا ئێمە ئەبینین بۆ نمونە لەگەڵ ڕێزمە سەگ لەگەڵ گورگ جیناتیان تێکەڵەکەن سەگێکی زۆر دەردەرەچێ وانە مەسەلەن ئەسب لەگەڵ گوێ درێژ ئەو دوو ڕەگەزە تێکەڵەکەن جۆرێک لە بارگیریا هێسر ئەمانەی لێ ئەکەوێتەوە ئەگەر ئینسان بینی جینات ئینسان تێکەڵکی بە ئاژەڵێکی تر بوو ئەوەی ئینسانەکە ئەبێ چی دەرچێت چ مەخلوقێکی لێ دەرچێت ئەوان طرحی ئەوەیان کردووە کە ئینسانی کلۆرۆفیلی ئینتاج بکەن ئینسان بێ بە ذاتی تەغذیە وەکو چۆن ڕووەک ئێستا ڕووەک دەمی نییە بخوە ڕووەک لە تیشکی خۆر لە هەوا لە خاک خواردن وەرەگری و ئەژی بینیان کردوێتەوە جیناتی ئینسان لەگەڵ جیناتی ڕووەک تێکەڵ بکەن ئەبێ چیمان دوای گەڵا دەرەکەین
چڵ و لقوشتی وا دەرەکەن گوێمان لەوانەیە مەسەرەن شتی لێ دەرچێ قژ لەوانێ شتی لێ دەرچێ لەبەرەوە ئەمە ئینسان مەسخەکە ئینسانەکە بە کائینێک ئینسانیەتی کائینەکە لەدەست ئەچێ مرۆڤ بوون ویژدان ئەخلاقیات ئەو شتانەی کە ئینسان هەیەی عەقڵ قدراتی عەقڵی ئەمانە هەمووی ئەکەوێتە ژێر پرسیارەوە لەبەرەوە ئەمانە مەترسیدارن زۆر ئەگەر هات و ڕێگەی پێ بدرێ سەبارەت بە حکمی شەرعی ئەم بابەتە بەڕێزان پێم وایە کاتەکەمان خەریکە کۆتایی ئەگەر فریاب کۆم قسە لەسەر حکمە شەرعیەکەی بکەین ئەوەیە حکمی شەرعی مەسائلی هەندەسەی وێڕاتی عولەما ئەڵێن بەکارهێنانی ئەم جۆرە ئەندازەیە لە ئاژەڵ لەگەڵ ڕووەکەکانە بە مەرجێک لە مەسلحەتی بێ مەسخینەکە و بە مەرجێک بتوانێ خزمەت بە مرۆڤایەتی بکە و دراسی مزاعفاتەکانی بکرێ مزاعفاتی خراپی نەبێ بۆ مرۆڤ ڕێگە پێدراوە لە غەیری ئەوە لە مرۆڤ بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە عولەما بۆ حاڵەتی پێویست ڕێگەی پێ ئەدەن بۆ نمونە ئەگەر عیلم توانی لە سەرەتاکانی دروستبوونی مرۆڤە ئەم ئینسانە وەکو وتمان وەکو ئەم 10,000 مجلدە ئەم 3 ملیار قاعدە ویراتیە کەشف بکەین و بتوانین هەموو خەلەلەکانی ئینسان لە نەخۆشی و صفاتە بۆ ماوەکانە وەربگرین بڵین وڵا ئەم جینە بەرپرسیارە لەوەی سەرەتانەکەی بۆ نەقڵە بێ یا نەخۆشی خێلیەکەی بۆ نەقڵە بێ یا نەخۆشیەکەی دڵی بۆ نەقڵە بێ یا نەخۆشی بۆ نمونە شەکرەکەی بۆ نەقڵە بێ ئەم جینە دەرەکەین ئەیگۆڕین بە جینێکی تر یەک مشکلەی نییە بەڵام بە مەرجێک دیسانەوە بچینەوە سەر و قاعیدەی تر هی باوکو و دایکەکە خۆی بن ئەگەر خانەکان جنسی بوون ئەگەر هات و خانەی جسمی بەکار هات کێشەی نییە بۆ نمونە تۆ بتوانی ئەم جینە چارەسەرکەی بە خانەیە لە جسمی کەسێکی تری وەربگری بەس دوور لە خانەی هێلکە و سپێرم کێشەی نییە بەڵام ئەو دوو خانەیە نابێت چونکە اختلاڵی ئەنساب لەو خانانەوە دروست ئەبن خاڵێکی تر ڕێگە نادرێ بەوەی کە کەشفی ئەم صفاتە بۆ ماوەیانی ئینسان بکرێ بە بێ ڕەزامەندی خۆی چونکە بۆ هەرچی عیوبی ویراتەکانی هەیە دەرەکەوێت ئێستا ئێمە ڕێگە نادین کابرا لە دەرەوەی ماڵێک بڕوانێتە حەوشەی ماڵێک یا بچێ سەیری ماڵەکە بکە شەرعەن حرامە ئەگەر بێ ئینسانەکە ئەم 3 ملیار قاعدە ویراتیەی بەبێ ئیزنی خۆی وەرگری هەموو عیبە ویراتەکانی کەشفە بێ ئەو کاتە ئەزانی ئەم ئینسانە نقطەی زوعفی لەکوایە لە ڕووی پێکاتی جستەیی لە ڕووی پێکاتی دەرونی لە هەموو پێکاتەکەیە ئایا شەرع ڕێگە بەمە ئەدا ئینسان بەبێ موافقەی خۆی کەسێک بڕوا ئیطلاعکە لەسەر هەموو ئەسرارە جینیەکانی ئەو ئەسرارە ویراتەکانی ئەو بەتەکید نەدین نە ئەخلاقیاتی عیلمی ڕێگە نادا خاڵێکی تر ئەم نەتائیجانی کە دکتۆرەکان پزیشکەکان سنتەرە پزیشکەکان پێی ئەگەن بە هیچ شێوازێک نابێت کەشف بکرێت ئەمانە ئەسراری نەخۆشن ئەگەر نەخۆشەکە خۆی وتی بۆم بکەن ئەبێ ئەم سڕە لەم سنتەرە پارێزراو بێ بە شێوازێکی زۆر دقیق کەشفکردنی هەتکی عرضە کەشفکردنی هەتکی حڕوماتی ئینسانەکەیە لەبەرەوە بە هیچ شێوازێک نابێ ئەمە ڕێگەی پێ بدرێت خاڵێکی تر ئەم جۆرە عملیاتانی کە پێی ئەوەتی هەندەسەی وێڕاتی وەکو عەرزم کردن ئەبێ ئەو سنتەرانە زۆر دقیق بن لەوەی ئەضراری جانیبی ڕوونەدا واتە زەرەری لاوەکی لە دەرەنجامی ئەم فحوساتانە ئەم تەبدیلی جیناتانە ئەم چارەسەرانەی کاکرێ زەرەری جانیبی ڕوونەدا ئەمە بەڕێزان تقریبن پوختە یا گوشراوی مەوزوعێکە کە پێی ئەوەتی ئەندازەی بۆ ماوەیی طبعاً ئەم بابەتانە هەموویان تەکنۆلۆژیایەکی تازن ڕۆژانە ئەپدەیتیان هەیە ڕۆژانە قسەی تازەی لەسەر دەکرێت لەبەرەوە گەرمانەوەی وردەکاریەکانی بزانین ئەمەی کە من عەرزم کردوون هێڵە گشتیەکانی ئەم بابەتانن ئەمە کۆتاتە وەربوو کە من حەزم کرد قسەی لەسەر بکەم لە کۆتایی ئەڵلقەکانی بابەتی هەنگاوە سەرەتایەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی پەیوەست بەم بابەتە هەر بابەتێک بەڕێزان کە من عەرزم کردووە ئەگەر ڕاستم گوتبێ ئەگەر پێکابێتم لە بابەتەکەیە ئەو فەزلی خوای پەروەردگار و بەخشندەیی ئەوە و منەتی ئەوە بەسەرمانەوە ئەگەر هەڵەیشم کردبێ من داوای لێبوردن ئەەکەم و سوپاسی هەر بەڕێزێگەکەم کە ئەم بەرنامەیە ئەبینێ ئەگەر هەڵەیەک لە قسەکانە لە ڕووی زانستیەوە لە ڕووی شەرعیەوە تێبینی سەرنجێکی هەبێ من لە خزمەتیان ئەتوانین دوو بە دوو بناقەشەیەکەین ئەشتوانێ ملاحەزەکانیم پێ بڵێ بۆ ئەوەی ئێمە بتوانین بۆ داهاتوو ئیسفادەی لێ بکەن سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سوپاس بۆ ئەو برا بەڕێزانی کامێرەمانەکان کە ئەمماوە زۆرە لەگەڵمان ئامادە بوون ماندوو بوون خوای گەورە پاداشتی بە خێری هەموو لایەکیان باتەوە سوپاس بۆ برایانی کەناڵی بانگەواز کە ئەوان مبادر بوون بۆ بیرۆکەی بەرنامەکە خوای گەورە پاداشتی ئەوانیش بداتەوە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. من آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم
لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاو تقويم سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی